سواربوون و لێخوڕینی بەلەم لە خەودا. ئەگەر لە خەوت داوات زانی بەلەم لێ دەخوڕی لەسەر بەحر یاخود سواری بەلەم بووی بەسەر بەحردا دەڕۆی، ئەگەر بەحرەکە هادی و هێمن بێ و بە جوانی بەسەری دابڕۆی و بە جوانی بەرەمەکە لێ بخوڕی، ئەو خەوە هێمای 5 شتی زۆر گرنگ و گەورەیە بووەت. بەر لەوەی کە دەست بە لێکدانەوەکەی بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانە سەبسکرایب نەکردووە، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی تۆ یەکەم کەس بی کە ڤیدیۆکانی ئێمەت بەدەست دەگا، چونکە ئێمە ڕۆژانە ڤیدیۆ و زانیاری بە سوود بۆ تۆ دەنێرین. یەکەم ئەو خەوە هێمای سەرکەوتنە لە کاروبارەکانی ژیانتدا، جا کار و پیشەکەت بێت، هیوا و ئاواتەکانت بێ، یاخود خوێندن بێت، یاخود هەر هیوایەت و ئاواتێک کە لە ژیانتدا هاتە، هەر کارێک کە دەیکەیت چاوەڕوانی ئەوەی کە تێیدا سەرکەوتوو بیت، ئەو خەوە بە ئیزنی خوای گەورە هێمای سەرکەوتنە لە کاروبارەکانی ژیانتدا. دووەم ئەو خەوە هێمای سەفەرێکی خێر و دەستکەوتنی ڕزق و ڕۆزیە. سێم ئەو خەوە هێمای ئاسوودەیی دەرونی و خۆشیە بۆ ژیانی ڕۆژانت بە ئیزنی خوای گەورە. چوارەم ئەو خەوە هێمای ڕزگاربوونە لە خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیان، بە تایبەتی ئەو کەسانەی کە ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفت و خەم و خەفەتیان هەیە. پێنجەم ئەو خەوە هێمای سەرەتای ژیانێکی پڕخێرە بۆت و زۆر جاریش هێمای بە ئاوات گەیشتنە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر ئەو خەوەت بینی، حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە، خەوێکی خێرە و سوپاسی خوای پەروەردگار بکە کە خەوێکی موژدە و پڕخێری نیشان داوی.